حکوومەتی عێراق و حکوومەتی ئینگلیز ئاعترافیان کردووە بەوەی کە حکوومەتێک لە کوردستان دروست بێت. حکوومەتی کوردستان بەیانەکە لە 25 ئیقراری پێکراوە بە بەیانی 25 کانونی یەکەمی ساڵی 1922 حتا ئەوە لەو ساباو بوو کە ئەوە دیاری کریسمسە، جژنانەی کریسمسە دراوە بە کورد. عێراق و ئینگلیز پێکەوە بەیانیان دەرکرد دەڵێن ئێمە حەقی کوردی عێراق دەسەرمێن کە دەوڵەتی خۆیان دروستکەن و داوان لێ دەکەن نوێنەر بنێن بۆ بەغدا بۆ مەسەلەی حدود و گومرگ و ئەوانە. ئەو ڕاستیە شاردراوەتەوە، بەینەما ئەمە لە تاریخی وەزارەتی عێراقیدا نووسراوە، لە تاریخی عێراقدا نووسراوە، لە چەندین کتێبدا نووسراوە. من بە برادرانی مەجلیسم گوتم 82 ساڵ لەمەوە پێش حەقمان دراوە تێ لەلایەن عێراق و دەوڵەتی خاوەن ئینتیدابی بریتانیا کە دەوڵەت بن. ئێستا پاش 82 ساڵ ئێوە لەسەر فیدرال مناقەشەمان لەسەر دەکەن. لازمە بێن ئەولا من ماچکەن مەمنون بن کە ئێمە داوای فیدرال دەکەین لە پاش 82 ساڵ لە حەقی سەربەخۆیی. لە پاشان